شكرا جزيلا على زۆر سپاس بۆ داوەتەکە. الموضوع المهم. پرسێکی گرنگە طبعا الموصل سەبارەت بە مووسڵ. من ركائز الإقامة مووسڵ الأساسية. یەکێکە لە بناغە سەرەکیەکانی عێراق أركان العراق و بناغە سەرەکیەکانی عێراق بەغدا و بەسرە و مووسڵن. هكذا كانت تاريخيا. ئەمە لە بەدرێژای مژوا بوو، بەڵام پێنەدانی ڕۆڵی ڕاستەقینەی سیاسی و هاوبەشی بە مووسڵ، هاوبەشی لە ئابووری و بڕیاری استراتیژی ناکرێ و ئەمە دەبێتە هۆی تماسك البلد واستقراره. یەکگرتنی وڵات و سەقامگیری. مووسڵ ڕوبەڕۆی زۆر گوشار بوویەوە الغير سليمة کە ڕاست نەبوون و خراپ بوون و هاوشێوەی گونجاو نەبوو لەگەڵ دەستور و یاسا دوای 2023. كان هناك محاولة هەوڵێک هەبوو بۆ ملکەچکردنی مووسڵ محاولة لفرض و هەوڵێک هەبوو بۆ سەپاندنی ئەجیندای تایبەت خارج لەسەر مووسڵ لە دەرەوەی ڕێکارە یاسایەکان. ئەمەش بەردەوام مووسڵ شوێنی لمی جوڵاو بوو و نەتەوەی زۆری تایە، کەمینەی زۆری تایە، تجاور سوريا دەرهاوسی سووریا و تورکیان و هەرێمی کوردستان زۆر پرسی هەیە تاريخية کە مێژوویین التي هي نقاط کە خاڵی ناکۆکی و ململانێن و پێویستی بە بەڕێوەبردنێکی دروست بوو و چاودێریکردن و خزمەتگوزاری و ڕازیکردنی کۆمەڵگەی مووسڵ. شهدنا كثير ئێمە هەڵی زۆرمان بینی لە ماوەڵەکردن لەگەڵ قيادات الموصل سەرکردەکانی مووسڵ و کۆمەڵگەی مووسڵ أدت إلى بە شێوازێک کە بووە هۆکاری بەردەوامبوونی تووڕەبوون و دابڕان و نەبوونی منهج مشترك مع بغداد پرۆگرامێکی هاوبەش و بۆ دیدێکی هاوبەش لەگەڵ بەغدا و دەوڵەتی نوێ کە دروست دەبێت لە عێراق. وهذا طبعا أدى ئەمەش بووە هۆی بؤر للتطرف فيها سەرهەڵدانی پەناگەی توندڕەوی و بووە گۆڕەپانێک بۆ ململانەیە بين إقليم كردستان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا، لە نێوان شیعە و سوننە لە تەلعفەر بۆ نمونە الأقليات في و پێکاتەکان لە سەهلی نینەوە و ئێزدیەکان و بەردەوام ناوچەی تەوەتر و هەستیاری و گرژی بوو و ئەمەش هۆکاری ئەو سیاسەتە بوو کە مامڵی پێوە دەکرا لەگەڵ مووسڵ. شارۆچکەی تەلعفەر لە هەردوو تایفەکەی تێدایە، سوننە و شیعە، متعايشين و پێکەوە دەژیان لە ڕاستیە، بەڵام دوای سقوط النظام ڕوخانی ڕژێم ظهر فيها كثير من زۆر لە ململانەی تایفی تێدا سەری هەڵدا و الأطراف التي ئەو لایەنانەی کە الحاكمة نزیکن لە حزبە دەسەڵاتدارەکان لە بەغدا چاودێری دەکران و پەڵپشی دەکران و ناوچەکانیان بە شوورە جیاکرانەوە تثبيت القوة و هێزی سیاسی و ئەمنی درایە دەستی کۆمەڵێکی بچووک لە تەلافەر. ئەمە بۆ هۆکاری زیاتر توندڕەوی و زیاتر کێشە و کاریگەری هەبوو لەسەر هەموو پارێزگاکان. من پێم وایە سیاساتەکانی پێشوو بوونە هۆی سەرەڵدانی تیرۆر بە هێزەوە و کەوتنی پارێزگاکە لە دواییدا بەهۆی ئەم کەش و هەواوە و هۆکاری سەرەکی ئەوە بوو کە حکوومەت ئەو کات دەستبەرداری ئەرکەکانی خۆی بوو بۆ چارەسەرکردنی کێشەکان و گەندەڵی لە هێزە ئەمنیەکان و هێزە ئەمنیەکانیان توانی خۆڕاگر بن بەرامبەر ئەو شۆکەی کە کۆمەڵە تیرۆرەکە دروستیان کرد، بەڵام بێگومان هەموو هێزەکان کشانەوە و شارەکان بۆ چارەنووسی خۆی جێهێشت. ئێمە دەبێت ئەم ڕاستیە ئێستا تێپەڕێنین و لە جەنگی دژی داعش حکوومەتی پێشوو بە شێوەیەکی جیاواز مامەڵی کرد، حکوومەتی بەڕێز عەبادی و هیوایەکی نوێ هەبوو و یەکگرتن هەبوو و هاوکاری هەبوو، بەشداربوون هەبوو لە شەڕی دژی داعش بە شێوەیەکی فراوان لە لایەن ڕۆڵەکانی نینەوە و
ناوچەکانی دیکەی سوناکە دووچاری داگیرکاری تیرۆر بوونەوە و پەیوەندێکی زۆر باشە بوو لەگەڵ هەرێمی کوردستان و لە کاتی جەنگ و من گوێم لێ بوو لە سەرکردەکانی هەرێمی کوردستان و سەرۆکی پێشووی حکوومەتیش گوێم لێ بوو کەوا هێزەکان کە لە هەرێمی کوردستان جوڵانەوە ناو هەرێمی کوردستان جوڵانەوە و هێزەکانی پێشمەرگە ئەو هێزیان دەپاراستکە هێزە عێراقیەکان کە هاتە ناوچەیەک لە ناوچەیەکە پێشتر نەهاتبوو ئەوێ و بەشدارێکی زۆر فراوان هەبوو ئەم هیوایەنە پێش نەخران بۆ و نەبوونە تێگەیشتنی سیاسی دوای جەنگی ئازادکردن بۆ چارەسەرکردنی کێشەکە ڕاستەقینەکان کە وڵات دووچاری دەبێتەوە بۆ ئەوەی کە چارەسەری بەردەوامیان لێ دروست بکرێ و یەکگرتن و هاوبەشی نیشتیمانی و قەناعەت بە دەوڵەت بێتە بناغەیەک بۆ هاوکاری لە ئایندەدا و ئێمە بەو قۆناغەتێ پەڕێنین قۆناغی ناکۆکی و ببینە هاوشانی یەکتر بین ئەمە ڕووی نەدا ئەوەی کە خراپترش ڕوویدا ئەوەی کە نادەوڵەت دروست بوو جۆرێک لە کۆمەڵ دروست بوون کە بە شێوازێک ماوە دەکەن لە دەرەوەی دەوڵەت لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت و دەوڵەت کە بتوانن کۆنتترۆڵیان بکەن بە شێوەیەکی خراپ مامەڵە دەکەن لەم ناوچانە و هەوڵ دەدەن ئەوەی ئەو سامانەی کێ هەیە دەستیان بەسەردا بگرن بیان دزن و دەستوەردەدەن لە کاروباری خەڵکی و لە کاروباری حکوومەتە خۆجیەکان و خاوەت وەردەگرن و کەل و پەلقەدەغە دەکەن و ئەمە زۆر لە ناڕەحەتی دەرونی و کێشەی دروست کرد و هیوای زۆر هەبوون لە ناوچوون بەهۆی ئەوەی کە ڕووی دەدا و ئەو گەندەڵەیە کە بڵاو بوو و زیاتر بوو کە هەبوو دواتر زیاتر بوو لە دەستگاکانی دەوڵات لە هێزە ئەمنیەکان و ئەوە نووسنگەی ئابووری دروستکرا کە واجهەیەک بوون ئەوانەی کە بە ساختە و هەندێکشان بەڕاستیەوە سەر بە لایەنە سیاسەکان بوون و هەندێک لە گروپەکان کە هەوڵی بەدەستێنانی سامانی و بەرژەوەندی ناشەرعی بەدەستبێنن لەسەر حسابی هاوڵاتی و سەقامگیری ئەمەش گوازرایەوە بۆ بۆ بەغدا بە ڕوونی پێیان ڕاگەیەندرا و پێش چەند مانگێک لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە ڕاستیەکان پێکێنرا و من بە سەرپەرشتیکردن و سەرۆکایەتی ڕاستپێرام و چەند پەرلەمانتار و ئەندامێک و سەرکردێکی تێدا بوو و ئەم لیژنەیە راپۆرتی خۆی لە چەند ڕۆژی ڕابردوو ئامادە کرد و پێشکەشی پەرلەمانی دەکات لە چەند ڕۆژی سەرەتایی وەرزی دووەمی یاسەدانان لەم راپۆرتەدا وردەکاری ڕەوشی مووسڵ دەخرێتە ڕوو و ئەو هەڕەشانەی کە هەن لەسەری و بوونی تیرۆر کە هێشتا لە مووسڵ کار دەکات و ژمارەیەک لە تیرۆریست هەن لە سەدان تیرۆریست هەن لە مووسڵ کە لە نینەوە دەجوڵێنەوە و نینەوە بووەتە ڕێڕەوێک بۆ ئەم گروپانە لە هەرێمی کوردستان لە دیالە لە سەلاحەددین بۆ ئەوەی پەنا بەرەو ناوچانەش بڕۆن دوێنێ بۆ ئۆتۆمبیلێکی من ڕێژکراو لە مووسڵ تەقیەوە و چەند ڕۆژان و هەفتانی ڕابردوو هێرش کرایە سەر هۆزەکان گروپەکان هێزە ئەمنیەکان بە شێوەیەکە جێمەترسیە و ئەو پێ ئەو زانێرانەی کە بەدەستمان گەیشتون لەلایەن بەرپرسانەوە کە گروپ هەن دزایان کردووە و ئەوان ئەو کارە دەکەن کاری دزە پێکردن دەکەن لەسەر سنوور مەروماڵات دزە پێ دەکەن و مادە هۆشبەرەکان و خەڵکیش و ئەم گروپانە گروپە تروریستەکانش لەوێ دێن لە عێراق جێگر دەبن جارێکی دیکە عێراق ڕەوشی عێراق ناسەقامگیرە و خەڵکی زۆر بێزارن لە
بڵاوبوونەوەی گەندەڵی لە دەسەڵاتە خۆجیەکان و لە نێو سەرکردەکانی چەند گروپێک و ئەمە کاریگەری دەبێت لەسەر سیاست و سەقامگیری کۆمەڵایەتی لە ڕووی لای ئاوارەکان کە 9 میلیۆن ئاوارە لە نینەوە هەن هێشتا لە کەمپەکانن زۆرشان زۆر خراپە نەخۆشی بڵاوە هەژاری و بوونەتە مۆڵگەی دروستبوونی و گەشەکردنی هزری تیرۆریستی و پێش ماوەیەک چەند گروپێک ئاشکراکران کە لە ناو کەمپەکان بۆم دروست دەکەن و مین دروست دەکەن و لەوێش تەقینەوە و توانیە لێدراون بۆ ئەوەی بتوانن بچن ناو کەمپەکان و لەوێشەوە دەرچن ئەمە بووەتە کێشەیەکە دەکرێت هەر کاتێک بتەقێتەوە. ئاوادانکردنەوەی نینەوە مووسڵ بەهۆی تیرەوەرەوە یۆران بوو بە شێوەیەکی فراوان و تەنانەت بە هۆی پرۆسەکانی ڕزگارکردنیشەوە. ئێستا بەتایبەت دیوی ڕاستی ئەوەی کە سەردانی دەکا وەک بڵێ بوومەلەرزەیەک لێی داوە هیچی تێنێشتوێتەوە و تا ئێستا ترم هەن تا ئێستا لە ژێر داروپەردووی خانووەکانن و ناوچە هەن داخراون و نزیکەی 40,000 یەکەی نیشتەجێبوون تەواو ڕووخاون لەوێ ئەمە جگە لەوەی کە بەنیمچەی ڕووخاون بێگومان ئەمە مافی خەڵکیە بازاری بازرگانیە و پەیوەندیە و مێژووە هەموو ئەمانە بوونەتە هۆکاری ناسەقامگیری لە مووسڵ و بێئومێدی و ناڕەحەتی و متمانەی هەیە بە ئایندا ئەم وێنەیە گوازرایەوە بە وردەکاریەوە بۆ بەغدا و لەگەڵ سەرۆکوەزیران و لە پەرلەمان و لایەنە سیاسیەکان تاوتوێکرا و من نکۆلی لەو ناکەم کە هەوڵ هەیە لەلایەن حکوومەتی ئێستاوە بۆ چارەسەرکردنی کێشانە و حەشدی شەعبی پەیوەندیمان لەگەڵ فەرماندەکانی حەشدی شەعبی هەیە و دەست پێشخەری کرد بۆ داخستنی ئەو نووسینگە ئابووریانە و کشاندنەوەیان و ڕێنەمایی هەیە لەلایەن لیژنەکەەوە دەردەچێت 20 ڕێنەماین سەبارەت بە لایەنی ئەمنی ئابووری ئاوارەکان و خزمەتگوزاری و ئاودانکردنەوە ئێمە خوازیارین جێبەجێ بکرێن بۆ ئەوەی بتوانین لاپەرێکی نوێ هەڵبدەینەوە لە مامەڵەی سیاسی و سەقامگیری ئەمانە پرسی خۆجێن لە مووسڵ بەڵام ڕەوشی گشتی پرسی گەورە هەن کە چارەسەر نەکراون ئەو کاتێک کە ئێمە باسی دەستور دەکەین و جێبەجێ نەکردنی پامەند نەبوون بە دەستور ئەمە پرسێکی زۆر خراپە ترسناکە و هەموو کێشەکان کاریگەری دەبێت لە سەر ئەمبار و مووسڵ و هەموو ناوچەکانی دیکە و ئەو گەندەڵەیە کە لە عێراق بڵاو بووتەوە هەڕەشە لە دەوڵەت دەکات ئەمانە پرسی سەرەکی و جەوهەرین و دابڕان لە نێوان گەل و پرۆسی سیاسی و لایەنە سیاسیەکان ئەمە لە هەڵبژاردننی ڕابردوو سەری هەڵدا و بێمتمانەی هەیە بە هەموو ڕێکارێکی حکومی ئەمە هەڕەشە لە سەقامگیری عێراق دەکات ئەو پرسانەی کە هەڵپەسێراون لە نێوان عێراق و هەرێمی کوردستان قابلی دواخستن نین و قەیرانی دواخراون هەر کاتێک بێتەقێتەوە و ئەو کاتەی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان سەقامگیر نابێ مووسڵ و سەلاحەدین و دیالە و کەرکووکش لەژێر کاریگەری دەبن و ئەم قەیرانانە پەیوەندیان بێکەوە هەیە و ئاڵۆزن و ئێمە لە 15 ساڵی ڕابردوو نەمانتوانین چارەسەر بۆ قەیرانە گەورەکان و پرسە گەورەکان دۆزینەوە کەچی دواخران و لایەنە سیاسیەکان هەوڵیاندا خۆیانی لێ بە دوور بگرن و ئێستا کێشەی سیاسی و تایفی هەن چارەسەر نەکراون ژمارەیەک سەرکردەی سیاسی هەن هەست بە مەترسیەکان دەکەن و هەوڵی چارەسەرکردن دەدەن بەڵام چەند لایەنێک هەن سوود لە ئەم ڕەوشە وەردەگرن و لە پاڵ دەوڵەت کار دەکەن و هەوڵ دەدەن ئەو ڕەوشەوە خۆی بمێنێتەوە بۆ و پەیوەندیانە لەگەڵ دەرەوە و باڵی سەربازیان هەیە و ئەجیندایان هەیە بۆ ئەوەی بێسەروبەری بمێنێتەوە بۆ ئەوەی بتوانن سوود نایاسایی
ببینن و ئایندەمان هەڕەشەی لەسەرای ئێمە ناتوانین لەگەڵ هەڕەشەکان و کێشە گەورەکان مامەڵە بکەین ئێمە ناتوانین مافی خەڵکی بدەین ئەو کاتێ ئێمە باسی ئاوادانکردنەوەی مووسڵ دەکەین ئاوادانکردنەوەی ناوچەیەکی عێراقا و مافی خۆیەتی و پێویستە لەسەر هەموو دەسەڵاتدارەکان لە عێراق لە هەموو تایفەکان دان بۆ بنێن و کار بۆ ئەوە بکەن و بیانونێنن کەوا بودجە نییە و توانانیە بۆ ئەوەی خەڵکی جێ نەهێڵدرێن بۆ چارەنووسی خۆیان من پێم وایە چارەسەر دەکرێت بەڵام تا ئێستا هەنگاوی گەورە و جددی نەنراون بۆ چارەسەرکردنی ڕەوشەکە و دەخوازین پەنا بۆ ئەقڵ و دەستور و بەرژەوەندی هەمووان ببرێت.